بەناوی خوای گەورە و میرەبان خۆشەویستان و ئازیزان بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. من لە ڕێکخراوی سۆمای چاوانم، ئەو ڕێکخراوەی کە تایبەتە بە هاوکاریکردنی منداڵانی بێباوک. ئەوان لێرە زیاتر هاوکاریەکانیان بۆ منداڵانی بێباوکە بۆ ئەوانەیە کە کەسێکیان نییە سەرپەرشتیان بکات، لیان دەپرسن با بزانم هاوکاریەکانیان چۆنە، تەنها هاوکاری مادیە یان پرۆژەی دیکەشیان هەیە دەتوانن هاوکاری دیکەش بکەن. بۆ نمونە لە هاویندا خولیان هەیە بۆ منداڵانی بێباوک، ئایا لە هاویندا دەتوانن دەورەی دوورمان بکەنەوە و چەند کەسێک لەوان سوودی وەرگرتووە، چەند ساڵە ئەوان بەردەوامن لەو کارەیان و ئەو کەسانەی کە سوودمەند بوون لەو ڕێکخراوە قسەی وان چییە، چەندێک دڵخۆشن و ئەو حاڵەتانەی کە لەو ڕێکخراوە ڕووی داوە کە خەڵک هەبووە لە خۆشییان گریاوە. من ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری دیکەش لە سەرپەرشتیارانی ڕێکخراوەکە دەکەم کە ڕێکخراوەکە چەند کەسێک بەڕێوەی دەباتن، کارەکانیشیان خێرخوازین، خۆبەخشانە کارەکان دەکەن. ئێوە لەگەڵمان نابن، کۆمەڵی پرسیاری دیکەشمان هەیە لیان دەپرسین. لەگەڵمان بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سۆمای چاوان لە شاری هەولێر لە 2007ەوە دەست بەکار بووە. پرۆژەکانی سۆمای چاوان بە ئیشوکاری سەرەکی بریتیە لە پارەی مانگانە. هەموو مانجێ هاوکاری خانەوادە بێباوکان دەکاتن. پرۆژەی دیکەشی هەیە، پرۆژەی دروستکردنی خانووی هەیە، پرۆژەی دۆزینەوەی هەلیکاری هەیە، پرۆژەی خولی خەیاتی هەیە هاوینە، پرۆژەی پەروەردەیی هەیە، دەبینی خولمان هەیە، خولی هاوینەمان هەیە، خولی ستانەمان هەیە. بە پێی جێگا و ڕێگا و شوێن و بە پێی گونجان بەشێک لەو منداڵانە بانگ دەکەین، هەم لە کوڕ و هەم لە کچ مامۆستای تایبەتیان بۆ دابین دەکەین. منهەجی تایبەت هەیە دەرسێت دەخوێنن، فێری قورئان دەکرێن، فێری ژیانناوی پێغەمبەر دەکەن سەلەم و فێری دەرسی ئادابی و ڕەوشتی ئیسلامیان دەکەن کە لەمارەی پەروەردەی جوان من ڕێز لە دایکیان بگرن، ڕێز لە خوشک و برایەکانیان بگرن، ڕێز لە جیرانیان بگرن، ئەو جۆرە پەروەردەشیان دەکەین. شارێکمان هەیە لە خولی خەیاتی دەڵێ ماسیم پێمەدا ماسی گرتن فێرکە. ئێمە ویستومانە ئەو داکێتیمانە هەر چاویان لە دەستی خێرخوازان نەبیتن، بۆ خۆیان بێنە سەر دەست و بۆ خۆیان ئیشوکارەشی پەیدا بکەن. لە 2013 دەست هەموو ساڵێ خولی خەیاتیمان هەبووە، لە هەر ساڵی مەسەلەن دەبینی 20 نەفەر بووە، 40 نەفەر بووە، 50 نەفەر بووە. لەو داکاتیمان هاتون بە خۆڕایی بەشداری خولی خەیاتیان کردووە، قوماشمان بە خۆڕایی پێداون، ممبارەسە و تەمرین لەسەر کردووە. دوایی لە کۆتایی خولەکاندا هەر یەکە و مەشینەیەکمان بە خۆڕایی بە هەدیە پێداون. دوایی پاشماوەی تابلۆیان پێداون، تابلۆی دیواری کە هەڵبواسن کەنەهۆ ئەوە مەحەلی خەیاتی کردوتەوە و خولی خەیاتی خەڵک بێن خەیاتی بکەن و چەندەها خوشک لەوانە ئەلحەمدولیلا دەست بەکار بوون و تویانە لەو مانجی نەورۆزەیەی ملیۆنەکەم پێیا کردووە، لەومان جەژنەیەی ملیۆنەکە نیوم جلدوریوە ئیتر بەرهەمی هەبووە. لێرە ئێمە بە بەردەوامی 600 خانەوادەمان هەیە بۆ 600 خێرکەر مانگانە دەعمی ئەو خانەوان دەکەن ئیتر بە بەردەوامی. بەڵام متەفەرقەشمان هەیە، جار بەجار و لابەلای ئەوەنەشمان هەیە. نا موچەکانیان جیاوازە، هەیە 50 وەردەگری هەیە، 100 وەرەگری هەیە، 2 وەرەقەی وەرەگری پێشتر هەبووە 3 وەرەقە 4 وەرەقەشی وەرگرت ساڵانی پێشوو کە ئیمکانات زیاتر بوو وەریان دەگرت. خانەوادەکان فەرقیان هەیە، خانەوادە هەیە ژمارەی منداڵەکانی زۆرترە، خانەوادە هەیە کرێچیە، هەیە کرێچی نییە، هەیە تەقاعودێکی هەیە بەشەی ناکە، هەیە تەقاعودێکی نییە. ئێمەش هەڵسەنگاندنمان هەیە، مەسەلەن وەزعی باشە بەڵام بەشەی ناکە، وەزعی مامناوەندە، وەزعی زۆر خراپە. ئیتر بەو پێوە هەر یەکە و شتێکی بۆ دیاری دەکەین. و هەمیشە مەسەلەن 30 نەفەر 40 نەفەر ئەوهالە سەردانمان کردوون، فایلەکان لە بەردەستن، ئێستا خێرکەر وەریان نەگرتوون. خێرکەرەکات ئێمە فایلەکانی دەخینە بەردەستی بۆ خۆی دەیخوێنێتەوە کام خانەوادەی عاقل گرتی دەڵێ مامۆستا من ئامادەم مانگانەیەکی بۆ ئەو خانەوادەی بێنم. وەڵڵای ئێمە پرۆژەیەکمان کە لە بەردەستە پەروەردەی منداڵەکانمان زۆر مەبەستە، یعنی لە هاویندا گرنگێکی زۆریان پێ بدەین ئەو منداڵانە وا بکەین کە پەروەردەی قورآانی بن ئینشاءالله بە جۆرێک بن کە پیاوی ساڵحیانی پەیدا بیتن و منداڵی
ئافرەتی ساڵحیان لێ پەیدا بیتن. دەبی لێرە هاوکاری وەردەگری؟ وەڵاهی لە پار ناوم نووسیا پێش ڕەمەزانی وسێ من جارەوە گرم 150 زاری چەندت پێ خۆش؟ ئەوڵا زۆر زۆرم کەی بەخۆ هات ئەگە هاتەماریش ماوەم گوتم دادا ئەمە خانی خۆمە خێرخواز دویانکردم بەسی چی ناومارێم نییە کەس نیشتان لەو بکە بابا کوڕەکەم تازە مانجی سێ دەبتە 18 ساڵە جەلۆ درۆی بکەم لەناو بازاڕی چای دەفرۆشی بەس ئەوە بەرێ ئەوی دیکە بابی عمری 20 سال بوو ژنی گەوێنێ ئەوجەوە فاتی کرد ئەجەلۆ درۆی بکەم نۆماری دنیانێ چەند مندارت هەیە؟ نۆ مندار بەڵا هەفت دوو کوڕ چەندیان تەڵەبەنە؟ وەڵاهی سێ تەلەبەی گەورەم هەر هەیە بەس دوانم لێ دەرهینا بە مێردمدا دامە جیرانی خۆ ئێستا هیچکە لەگەرە من یعنی ئێستا لە بەخۆم سێ تەلەبەی مارێم هەیە بەرێ بەرێ هیچیان پۆلی دەیە هیچیان پۆلی چارێ هیچیان پۆلی دووە باشە تەعاملیان چۆنە مامەڵیان چۆن لەگەڵتان لێرە دەستگای سومای چاوان؟ وەڵاهی زۆر باشن لەخۆ پێغەمبەرەی بە زیاد بێ زۆرم کەیفیان دێ خوا خێریان بنووسی خوا ئیمانیان داتێ خوا جێمەکانی هەمووتان بەهەش بێت. چیت هەیە لە بۆ خێرخوازانەوانەی هاوکاری دێنن؟ وەڵاهی زۆر مەمنونی هەمووانم هەتا مردنێت بەس دوعاشتیان لۆ دەکەم لە هەموو نێژەچی بەخوایم دارم دەستنم بزگەفتێ دەرم خوا دوعای لۆ خێرخوازان بکەم لە بەوان نەبەیامە چمان دەکەم خوا خێریان بنووسی بەخوای بەڕۆح بەچیش ئەمە شکرم ئەوی چاک بزانە ئەرێڵە بە دینارە چی شکرم ئەرێوەڵە بە دینارە چی شکرم ئەو هاوکاری یەکوانێک سومای چاوان زۆر باشە زۆر باشە الحەمدولillah ڕەمەزانش ئەرزاقیان داین یارمەتیان داین 150,000یان دامێ خوا خێریان نووسی ڕەمەزانیش هاوکاریان هەبوو بەرێ ئەرێ وەڵڵا ڕەمەزان یەک زەرفە ئەرزاقی گەورەیان دام ئێستاش وە مایە دەستم پێوە گرتیە چ عیبیتیان خوای بزیاد بە قەلبیان ساغ خوا خێری هەمووان بنووسی دەستی هەمووان ماچەکە خوا لە مارم داریان دەستین یا ڕەحمە خوا خێریان بنووسی مانگان هاوکاری منداڵێتی مەکان دەکەن الحەمدولillah هەموو مانگێ لە کاتی خۆی بزەبت یعنی هیچ ئەوە نییە بڵێ پاشە و پێش بکەن بزەبت لە کاتی خۆی دێن مانگانەکەمان دەدەنێ یارمەتیمان دەدەن الحەمدولillah دەست خۆشیان لێ دەکەن خوای گەورە جەزا خێریان بداتەوە یا ڕەبی خوا خێری ئەوانش بنووسیت و خوا خێری خێرخوازانش بنووسی یا ڕەبی هەموو ماجرە کاتی خۆ وەردەگرن؟ بەڵێ بزەبت بێزگە لە پارە وەرگرتنەکەی چی دیکە هاوکاریتان دەکەن؟ هاوکاریشمان دەکەن زۆر جاران لە جەژنان دەبینی هاوکاریمان دەکەن بە خۆراک خواردنمان پێ دەدەن جلوبەرگ نا بەس نەفتیاندا پێمان لە زستانان جلوبەرگ نا بەس خۆراکە و نەفتە و ئەو شتانەیە. چەند دەبێت و لێرە موچێ وەردەگرین؟ تقریبا 6 مانگ. 6 مانگ دەبێت؟ بەڵێ بزەبت هەموو مانگێش لە کاتی خۆی. باشە ئەو 6 مانگە کە موچەکان دووەرگرتیە بۆ نمونە بە چەندی هاوکاریتیان کردیان؟ مانگانە چەندیان پێدای؟ بە پێی منداڵەکان چەند منداڵ هەبی؟ چەند منداڵ هەیە؟ 3 منداڵ. 3 منداڵ. بێزگە لەو ڕێکخراوەی چی دیکە هاوکارت دەکات یارمەتی دەدا؟ نا بەس تۆمای چاوان. بەس تۆمای چاوان. بەڵێ. زۆر باش تەعاملیان لەگەڵ ئێوە چۆنە؟ زۆر باشن الحەمدولillah خاتوونەکان هەر زۆر باشن زۆر بە تەعاملن بەڕاستی. ئەی خولەکانیان ئیسفادەتان لێ کردێ بۆ نەخۆلی خەیاتیە خولی پەروەردەیە؟ خولیان هەبوو بەڕاستی بەستە من هەتا ئێستا بەشداریم نەکردووە. 2014ەوە لە سۆمای چاوان یعنی دەوام دەکەم لەگەڵ ئەو داکێتیمە بە ڕێزانەدا مەجموعەکی باشیانە تا ئێستا کە چەند ساڵە هەر لەگەرم بەردەوام من مەجموعەکیان هەیە ساڵانە دەگۆڕدرێن و دێن و دەبڕۆن تقریبا تا ئێستا کەش هەر بەردەوام لەخوای بە زیادی بی بەڵێم بەشێکی هەرە زۆری لە کارەکانن ڕازنی و تێدا سوودمەند دەبن بەشێکیش هەیە چونکە فشاری خۆیان لەسەر زۆر باری ژیانەکەیان قورسەکە دەبینی هاوکاریەکەش چونکە خێرخوازێکە خێرخواز دەڵێ نایە یان دەڵی پارەکەت پێ ناتێ بە شێوەک لێ دڵگرانە بەشێکی هەرە زۆریش کە پارەکە وەردەگرن هاوکاریەکەت پێ دەدەن زۆر دڵخۆشن عنی بە شێوێک باوەڕ بکەوەندە دڵخۆش دەبن گریانەکەت لە پێش چاوی دەکەن کە ئەمەنە دنیا گۆڕدرا لە پێش چاویان یعنی ئەگەر بێ لەگەڵ ئەو داکێتیمانە داوام بکەی یان کە ڕۆژانە چونکە خەڵکەکی گەلک زۆر مراجعەم دەکا ئەنواع تەبیعاتیان هەیە ئەنواع فکریان هەیە کە لەگەڵیان تێکەڵ دەبی
100 کەسەت و 100 تەبیعاتە بی هەندێکیان کاردانەوەیان هەیە خراپیان هەیە بەرامبەر چونکە دەبینی ئەو هاوکاریە بەدڵیوان نییە یان ئەو قسەیەکە دەکەیت قسەکە چۆنە ئەمن بە گوێرەی ئەو هاوکاری ئەو خێرخوازێک کە لێرە قسە لەگەرم دەکەن ناچارم دەبی ئەمیش بەو شێوە قسەیان لەگە پێیانەوە دەکەن بەڵام بەشێکی هەرە زۆریشیان زۆر کە دڵخۆشنەگە بە 5,000 هاوکاریەکانیان دەگەینە دەستی باوەڕ دەکەی زۆر پێ دڵخۆشن نانی ئەوەندە دڵخۆشن ڕۆزگەگە دەدیت کە هاوکاریەکی وەردەگری کەمزار چەند پێ دڵخۆش دەبن هاوکاریەکان لە چەند دەست پێ دەکات هەتاوکو چەند؟ وەڵڵا مانگانە لە 50,000 دەست پێ دەکات دەڕوە هەتا 200-252 وەرەقا واللهی یەکەم جیاوازی پارەکان حەسب خێرخوازەکانە چونکە ئەوە هەر هێتیمە و خێرخوازی خۆی هەیە خێرخوازێ دەڵێ من هێتیمە چی وەردەگرم پای هاوکاریەکەم ئەوەندەیە ئەمە ناتوانم برمە و خێرخواز ئەو هێتیمەی وەگریانەوەی وەرمەگرە ئەمە فۆرمەکانی بەردەستم کە لێژنە تەقیمی کردی و راپۆرت خۆی هینایتەوە دەدەمە دەستی ئەویش بە گوێرە راپۆرت و تەقیم و بەپارەکەی خۆی هێتیمەکەی وەردەگری و تەنها لە سەرمە وەسیلەیە راپۆرتی هێتیمەکەی دەدەمە خێرخوازەکەی تەلەفۆنیش لۆ هێتیمەکەی دەکەم هاوکاریەکە تاتی و مانگانەکە تۆرە وەریگرە ئەم بۆ دەورەی خەیاتیانەیە تۆ دەورەی خەیاتی کاردووە لەگەر کردنەوەی دەورەی خەیاتی ئەوانە چەندە گلیا پێخۆن والله دەورە خەیاتەکەی هەدەفەکی سەرەکیمان لە دەورە خەیاتیەکەی چییە بەشەکی هەرە زۆری داکێتیمەکان تومعەکیان هەیە لە هەمان کاتدا بەهرەکیشیان هەیە تواناکیشیان هەیە دەتوانن لە خۆ لە سەدەستی خۆیان بوەستن دەتوانن لە سەدەستی خۆیان بەستن وەکو هەڵی کارێک لە بۆوان هەم ئیش خۆشیان پێجێ بەجێ دەکەن هەم داهاتەکیشیان پێجێ دەستکەن هەیە چونکە ئەوەی کە بەشداری دەکاتن ئامادەیە قەتعی خەیاتی لەبەر دەرگای ماڵەکەی بدات داکێتی میوامان هەبوو بەشداری خەیاتی کرد دوکانی لۆ خۆی دانا معلەی دانا خۆی گوتی پارەکەم نایە و داهاتەکەم باشە و لە سەرچاوی ئەو خەیاتیەی دوکانە معلەکی گەورەی دانەیە ڕەتی کردەوە بۆن حاڵەتە بووە خەڵکە یەکەم جار لێرە پارێ وەگریان کاتێککە پارێ وەگرتێ لە خۆشیان بۆن نەگریابی هەستی جوڵاوی زۆر بۆم جێ هەروەڵە حاڵەتی زۆرمانەیە ئێستا داکێتی میوا هەبوو هاتبوو تازە 1-2 مانگ دەبوو پیاوەکەی مردبوو کە ناوم نووسی گوتم چاوەڕێک هەتا لێژ نەدێتە ماڵە سەردانت دەکا چونکە ئیما ئەگەر بە هەر کەسێک بیتن هەتا لێژنە راپۆرتی لێژنەی نەبی ناتوانین هاوکاری بکەین چاوەڕێک ئەرفوزایی ڕۆژێک هاتوو بە دوو ناوەکەیدا تلۆ ناوەکەم زام چارە نووسی ناوەکەم چیە ئەمیش یەکسەر کە چاوم پێکرد ئەو لەحزەی کە ئەو خاتوونە هات 5 دقە پێشی خێرخوازەکە 200,000 کەفالەتی کرد یەکسەر پێم گوتم ئەو ڕۆنە هات باسبێت تەلەفۆنم لۆ دەکرد پارەکەی خێرخواز وەری گرتووی و هاوکاری مانگانەکە شتەوەندێ و دەم دەستیش 2 مانگم پێدای نعنی کاردانەوە چی وەهای هەبوو ئێستا ئەتوو کە جەنابەت بەرامبەری بەخۆ پێڕانەجیرا چونکە مفاجە بوو لۆیە وەزعەکەشی زۆر شەڕ بوو 6 منداری هەبوو منداڵی ئۆتیزمی هەبوو کە مندامەچکەی هەبوو نەخۆش بوو کرێتی بوو لە هەمان کات دڵیشی زۆر بریندار بوو تازە پیاوەکەی لەسەر نما بوو ئەی کاردانەوەکەی زۆرەوە بوو نعنی ئەوەندە توندی لە باوەش گرتم هەندی دەم کرد لە باوەش خۆم پێ لێ دەکراوە لە خۆشیان نعنی هەندی کردم لەبەری پاڕامەوە هێشتاکە نعنی دەرەقەتی نهاتم کە بنی پێم ماچنەکە ئەوەندەی پێ ماچ کردم ئەم شەرمم لە خۆ کێشاوە یعنی باوەڕ بکە زۆر لە گەرەویش گریام 1-2 حاڵەتی تریشمانەوە زۆر هەبووە ئارێ وەڵڵا زۆر هیوا هەیە کە یەک مریشتیشی دەدەیێ هیوا هەیە 5,000 دەدەیێ زۆر لە گەرگریایە زۆر پێی دڵخۆش بەدێ زۆر ماچت دەکا بنی پێت ماچ دەکا دەست نعنی تەمەنیشی هەیە تەمەنە چشی هەیە ئەرێ وەڵڵا حاڵەتی وا هەوە زۆر زگم پێستەیە لە گەرگریاوم ئەرێ وەڵڵا زۆر چکە دیارە حاڵەتەکەی دیارە زۆر دریپڕە زۆر وەزعی شڕە ئەوەندە بنی پێت ماچ دەکا شەرمت لە خۆ دەچێشیەوە نعنی باوڕ کە جارێ شەرم لەو چکە تەمەنەکەشی ئەوەندە گەورەیە دێبرین پێ من ماچ دەکا هەرچی کێشە مناعەتیان هەیە هەموو لەلام باز دەکەن هەموو ئامادەشن هەر پرسیارەکیان لێ بکەم هیوا هەیە کێشەی عایلی هەیە هیوا هەیە کێشەی کۆمەڵایەت و خێزانیان هەیە کێشەی منداڵانیان هەیە سەرەڕای کێشەی هاوکاری مادیشیان هەمووی لە لای خۆمان دەیکەینە راپۆرت چونکە لەوانەیە جاری وا هەیە نەخۆشێکی دەرونیان توش هاتێ یەک لە داکێتیمەکان پیاوەکەی سەمەودودیشە لێرە بەس نامەوێ بیهین مێرە پیاوەکەی بە حاڵەتە چی وا خۆی کوشتیە
نانی لە سەعاڵەتی ناموس و شتی وا خۆی کوشتە بوو ژنەکەش لەگەڵی کە دیتیتی پیاوەکە بۆ شێوتیتە ژۆرە خۆی کوشتیەوەی کردیا تازە 20 ڕۆژی شەبوو جمکە چیت بوو کە پیاوەکە خۆی کوشت بوو تەمەنی خۆشی گەلە گچکە بوو 21 ساڵ بوو نانی لەگەڵ پیاوەکەی تووشی نەخۆشی دەرونیەکی وا هاتبوو نانی کە چاوم پێی دەکات هەردا چۆڕا بوو بەردەوام لەگەری بوومە نانی هەندێک حاڵەتیان وایە هەیە برادەرایەتیان زیاتر لەگە دەکەی بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە لەو ڕۆژ هەوڵماندەیە هاوکاریان بکەین لە ڕووی دەرونیەوە لە ڕووی گفتوگۆ لە ڕووی قسەکردنەوە سەرڕای باندیەکەش دەفتەرێکم خۆزگە پیشانم دابای یەک دەفتەرم پڕ کردەوە هەمووی داواکاری داکێتیمان هەیە کومباری دەوێت هەیە بەڕی دەدەوێت خاستە ئێستا وەرزیم بەڕی دەیە هەمووی داوان بەڕی دەی دەکات لەوانەیە ئەم 100 کەسم لیست نووسیبی لۆم و بەڕی دەی لەو 100 کەسەی خێرخوازە گرم بەڕی دەکەم دەوێت هەیە دەینم یەک خێرخوازبی ئەنجوبی ئەم دەبێت لەو 100 کەسێ راپۆرتی هەمیان پێ پیشانی و خێرخوازەی دەمەوە حاڵەتەکەی هۆیە و ژیانەکەی هەیە ئەو لە 100 کەسێ بەڕی دەبداتە ئەو شەخسەی هێشە وەز بەچی زۆرتریشە بەس داوش لە خێرخوازان دەکەن ئینشاءڵڵا نانی بەردەوام هەم لە ڕووی مادی و ئەگەر لە ڕووی برین هاوکاری مانگانەش نەبی کەفاڵەتکردنیش نەبی برێن زستانە سۆبەیە هاوینام و بەڕی دەیە کەشتەوەنەیە مەشغوڵ بیتن بە پەیداکردنی دانەچی داکێتین 100 داکێتین بەو نەوعی هەلە بینیمە منداڵی گەورە بووە وتبان وەستا کەسان خێری دەستگای سۆمەی چاموسوا خێری خێرخوازان بنووسی بێ لەوەی یعنی پارەکە منداڵەکانشمان پێرە پەروەردەی باش بێم خۆمان فێر بووینە بێ لەوەی یعنی دەورە خەیاتیشیان کردەوە یعنی مەچی نەماوە کرد هەمومان 50,000 وەردەگرم سێ منداڵم هەیە کرێتیشم و بە زۆر الحەمدوللا زۆر شکر خوا خێریان بنووسی ئەرێ وەڵە بە 310,000 ئەرێ بەخوای والله گیانەکەم لەو دەستگایانەیە خوا خێریان بنووسی هاوکارێکی باش بوو دەستگای والله باشە هیچ عیبینە الحەمدوللا ئەرێ وەڵا کەس و کاری بەڵێ لە کەس و کارم باشترە ئەرێ وەڵا والله 3 سال دەستی بەرێ لێرەم عاشمێ بەرێ ئەم 6 داریەتیم هەیە وەچی گوتی پیاوەکە هیچم عاشی نەبوو هیچی نەبوو ئەگەر دەستگای خێرخوازانەری هیچمانە ئەرێ وەڵای 6 داریەتیم هەیە بەرێ والله ئەگەر دەستگاچیەوە خێرخوازنە بسرمانی خێرخوازە گەنا هیچم عاشقمان نیە هیچمان نیە ناوەڵای وەچی گوت نە خزمەک نە کەس ئەو خێرخوازانە خوا خێریان بنووسی ئارێ وەڵای بە بەردەوامی هەمومان جێوەردەگرن لەخوای بەزداد خوا خێریان بنووسی یا ڕەبی هاوینا خولی قورئان دەکەنەوە مندارەکانان فێر دەکەن بەرێ خولی پەروەردەی دەوری قورئان دەکەنەوە هەموو ساریە 3 سارە بە بەردەوام بێن خوا خێریان بنووسی یاخوا ئارێ وەڵای زۆر باشە الحەمدولای لەخوای بەزیادی هاوکاریمان دەکەن خوا خێریان بنووسی یاخوا باشە ئێستا منداڵەکان سوودمەند بوونە لێرە ئیسفادەیان کردێ لە بەرێ ئارێ وەڵا ئارێ وەڵای خوا خێریان بنووسی یاخوا دەستیان خۆش خولەکانی دوورمانی بەشداری ئارێ وەڵای بەخۆشم بەشداریم کردیا ئێستا خەریکی دوورمانی وەڵای باش لۆ خۆمان فێر بینە شتەی دەزانین شتێک فێر بینە ئەلحەمدولای خوا خێریان بنووسی ئارێ وەڵای مەچینەیاندانی لێرە نەفتماوە گرتی ئارێ وەڵا ڕەمەزانی ئەرزاقیان دانی هاوکاریان کردینە ماریان ناوەدابی الحەمدولای زۆر باش بوو لەخوای بەزیادی یاخوا واللهی وای سەرکەوتنیان لێ دەخوازین هیوادارین بەردەوام بن وا گەورە چەندی دانێ 100 هەندەیان بداتە ئینشاءڵڵا کە یارمەتی فەقیران بدەن واللهی ئینشاءڵڵا هەتا بەشی مندارەکان جارێک گچکەنە هەتا ئەوە دەبی یارمەتیمان بدەن هەتا خۆی گەورە دەرکێکمان لێ دەکاتەوە ئینشاءڵڵا مندارەکانم گەورە دەبن ئەرێ وەڵڵا ئینشاءڵڵا دەستان خۆش بێ خوا خێرتان بنووسی خوا خێری دەستگای سۆمای چاوەریش بنووسی ئەزیاد دەچێشن ماریان ئاودان بیاخوا داوا لەو خێرخوازانە دەکەین کە ئەوانی کە پارەیانەیە کە بەدەم فەقیر و هێتیمان دێن داوا دەکەن زیاتر عنای هەوڵ دەن ئەوان تیز تەقسیرەیان لۆمە نەکردیە بەس هەر چەندی کە چەند ئەوەندە و مانگەی مەحاشیش نەبووە و کە خەڵک زۆر بێپارە بووە ئەم هەر مەحاش خۆمان وەرگرتێ لەکردنەوانە یەکە بێ کە ئەو ستافەکانیشیان ماز دەکەن لەگەڵمان زۆر باشن زۆر ڕێک پێکن
يعني بەڕاستی يعني لە ماڵی خۆمان کاک و خوشک و کەس و کارماوە چیوانە نینە بەڕاستی لە هەموو شتەچی یارمەتیمان دەدەن ڕان ڕەمەزانە زەکاتمان دەدەنێ ئەرزاقمان دەدەنێ وەچ یارمەتیمان دەدەن جرک و بەرگ وانەی کارتمان دەنێ لە جرک و بەرجی بەڕاستی عنی مامۆستا ئەمیری کەسەکی زۆر ڕێک و پێکە هیوادارم خێرخوازەکان زیاتر بە دەمامەوە بێن زیاتر سیقە و متمانەیان پێ بکەن کە هەموو کەس سیقە و متمانەیان پێ بەس دەوانێت زیاتر لە ئێرکانە شتەکە بێتن بەڕاستی ئەمە عەمەی فەرقیز دەستگایەکی ناکەین بەس عنی زۆران هەیە عنی ئەوەمان دەکەن یعنی حراجمان دەکەن زۆر شتی وایە یعنی ناتوانین ئەمە لە عەموزێکی ئەو یارمەتی وەگرین ئەگە ئێرکانەیە دەستگایت کێک دوسێ دەستگایە باشە دەنا بەخوا لە جێت کەمە ناتوانین وەگرە جلۆی داوا لەو خێر خوازەی دەکەین کە زیاتر بەهانەمان وەبێن کە ئەمەش لە جێکە هەوڵ نەدەین زیاتر بین ئێرکانە لە خۆمان مساعدە و شتەکەی خۆمان وەگرین لێرە تەعاملیان باشە لەگەڵ زۆر تەحملیان باشە باشە لە زستانان نەفتیان داینی هاوکار ئەرێ وەڵا نەفتیان داینێ پارەیان داینێ ئەرزاقیان داینێ جرک و بەرجیان داینێ جلوبەرێک لە بۆ منداڵەکان ئەلۆ منداڵەکان لە خۆشمان چەند منداڵەت هەیە ئەم چار کچنەیە چار کچت هەیە بەڵێ باشە هیچ قوڕشت نییە بە چار کچنەیە ئەرێ وەڵا باش ئەوان دەخوێنێ وەڵای دوم دەخوێنی دوم ناخوێنی چ داواکارێک لە خێرخوازان داواکار و خێرخوازانە کە مەحاشەکەمان زیاتر کات لەبەرەوەی بەڕاستی عنەی لۆمان دەرناین عنەی کچمان تەڵەبەیە و بەخۆت دەزانی پارەی مۆلیدەیە و پارەی ڕئیسیە و بەخۆت دەزانی ئەو شتانە هەموو زۆرە لۆما ماگانە چەندی وەردەگرن لێرە ئەمن لێرکانە وەڵاهی مانجێ 50 وەردەگرم ئەو خێرخوازکە کەفالەتی منی کردی ئەو 50 دانایە ئەگە خێرخوازەکە زیاتر بینی ئەوان زیاتر دەدەن بەزەکە بە خۆشیان هەیە ئەمی زیاترمان دەدەنێ بەس ئێرە خەڵکەکەی گەلێک زۆرە ئەرێ وەڵا دەورەیان هەیە هاوینان بەرێ خولی عامشتیان هەیە بەرێ خولەکانیان خۆ بۆم باسکە وڵە خولەکانیان زۆر ڕێک و پێک عنی کاتکە لە خولەکانیش برێ تەواو دەبن یارمەتی وەردەگرن یعنی یارمەتی منداڵەکان دەدان ئایا یارمەتی برێ داکان دەدەن کە خولی ئەوەی دەبی مەچی نۆشتی دەدان وە هەر ناگری زۆر لیان ڕازنی خوا پێغەمبەریش هەر لیان ڕاز بگی یا ڕەبی خوایە جێیان بەهشت بی ئینشاڵڵا لەبەرەوەی چکە زۆر دڵیان ڕاگرتێ بەڕاستی یعنی ئەم هەر لە ماڵێژەوە دەرەینەوە عنی قەنەت چاکەوانە دەرناچی زۆر دڵمان پێیان خۆشە زۆر وڵای یەگەیەکە قسەی نەحەقا بەڕاستی نەعبار دەبن نازانم تکەم ناتوانم هیچ قسەی خراپ بکەم زۆر تحەملیان باشە بەخواوەچی برادەرانمان لێ هاتیە داکێتین سەد داکێتین بەو نەوعی هەلە بینیمە منداڵی گەورە بووە وتمان وەستا کەسابە ناگەکە نایگەرێتە